لە هەر گۆشەیەکی بازاڕەوە دەڕوانی ژیان چیرۆکێکە پەیوەندی بەدابەژنەکردنی موچەوەیە. کاسبکار هەما وڵاتی و موچەخۆر گیرفانیان بەتاڵە و بارودۆخیش تا دێت خراپتر دەبێت. زیاتر لە 10 ساڵە ئەم چیرۆکە کۆتایی نهاتووە و هەمووان گیرۆدەی بێبازاڕی و بێپارەین. وە کارەکەشی بۆ شکست خواردووی سیاسەتی دوو حیزبی دەسەڵاتدار دەگەڕێنەوە. بەڕاستی خەڵکی دەڵێ و کاتێکە موچەم وەرگرت ئەی بەم دوای پارەکەت بووێنە میسا حالی حاضر دوێنی ئەو حاڵەتە ڕوویە نەفرێک گاوتی کە موچە هات ئەم شتانە بوون کە هات پارەکە تێمە وتم وەڵڵاهی هەترسم شتەکەت پێ بدەم و دوای تۆش ڕوو زەردی من بیت و پارەکە بۆ من نێنیت و موچەکەی ژنێ ئیتر ینی بەڕاستی شتەکانی داناوتی وەڵا ڕاستە حاڵەتەکە ئێمە چۆن خەڵکی داوای خەرزمانێکە بەڕاستی نەکەر من لە ینی ئاستی گشتی بازاڕەکە لە سا 80 توان بڵێم پێداویستەکان ئێمەش بە قەرزەیێنی بەڕاستی بازار ئێستا وەزێکی زۆر تاڵ و ناخۆشە قەیرانێکی دارایی ڕگە کوردستان بە تایبەتی هەڵبجێ شەهید حالێن ئێستا بەبەری قەرز و مەرجی ئەم خەڵکەوە گیرمان خواردووە قەرزێکی زۆر جوانمان لەسەر نادوێت قەرزەکانی خۆشمان بینێمە. ئابووری ناسێ گەشتبین نییە، ئەمە قسەیەکی نوێیە بۆ خراپتربوونی بارودۆخەکە بە شێوەیەک ئاماژە بۆ دەدات دەستپێکردنی شەڕی قەواری زاوێنی و ئێرانیش دەیانێندەی دیکەی ئاسۆی چارەسەرکردنی کێشەکانی لێڵ و ئاڵۆستر کردووە. من لەم بارودۆخە هیچ گەشتبین نین بە باشکردن و من جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنیان هەولێر و بەقا مەگەر فشارێکی نێودوڵەتیان جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنی سیاسی لەیان هەولێر و بەقا بێت. حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێمیش ناوێت لە داهات و بودجەی ناوخۆ موچە دابەش بکات، تەنیا چاوەڕێی موچەیە لە بەغداوە ڕەوانە بکرێت. بەپێی راپۆرتێکی کەناڵی CNN ئەمریکی لە ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان 12 ملیار و 900 ملیۆن دۆلار داهاتیە بووە. چاودێرانی سیاسیش دەڵێن ئەو داهاتە دەچێتە گیرفانی دوو بنەماڵە و بەرپرسان و قاسەکەی حکوومەتیش بەتاڵە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.